کانی بەست هاوینە هەوار و کوێستانی وەڵزی باڵەکایەتیە. ئەوە خۆتان دەیبینن هەمووی یەک پارچە سەهۆڵە، دەوروبەرەکەی هەمووی بەفرە، هەم جوانیکی یەکجار زۆری دایتە ئەو دیمەنانە بەفرەکە و بەستنی سەهۆڵ و تانکی. بەڵام لە هەمان کاتیشدا ژیانی خەڵکیی سەخت کردیە، چونکە ئەوە ژیانەکەیە، ئاوەکە ئەیبەستیت، هەموو شتەکە ئەیبەستی لێرە. یعنی بەڵام ئەو بەستەڵەکەش قازانجی هەیە بە نسبەتی جوتیارەکە، چونکە زەویەکە پاکە بیتەوە، زەویەکە بەبەستی چاندن و کشت و کاڵ ئەو بیکرۆب و ئەو جانەوەرە زیان بەخشانەی کە تێیدایە لە ڕێی ئەو سەهۆڵەیەوە هەمووی پاکە بیتەوە و خاوێنە بیتەوە و بەروبوومەکی کوردەواری و کوردانەی جوانی لێ بەرهەم بێت. ئەوە کانی بەستە، ناوکی خۆشی بخۆیە کە کانیەکە و ئەیبەستی، تافگەیە و ئەیبەستی، ماڵە و ئەیبەستی، ئاوە و ئەیبەستی، هەر ئاوەدان بی ئەو نیشتیمانە جوانەی خۆش.